دەچینە لای تەوەری یەکەمی بەرنمەکە بڕیارە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆ ببێتەوە بۆ دەنگدان لەسەر چەند پرۆژه یاسایەک ئاوکات خوێندنەوە بۆ چەند پرۆژه یاسایەکی دیکەش دەکات بۆتان نەزان ماوەیەکە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەکانی ئەنجام نەداوە دوایەوەی کە فراکسیۆنەکان لە نێوان خۆیانە کۆبوونەوەیان ئەنجامدا توانرا بگەنە ئەو بڵێن ڕێکەوتنی کە جارێکی تر بڵێن دانیشتەکانی پەرلەمانی کوردستان دەست پێ بکاتەوە. ئێمە ئەمانەیە قسە بکەین زیاتر لەسەر ئەم بابەتە و گفتوگۆ بکەین و زانیاری وەربگرین بزانین ئەم دانیشتەی پەرلەمانی کوردستان زیاتر مەبەست تێیدا چییە؟ ڕاستەوخۆ لە هەولێرەوە شادی نەوزاد ئەندامی پەرلەمانی کوردستان لەگەڵماندایە. شادی خان سڵاو لێبێت و بەیانیت باش ئەگەر بکرێت سەرەتا پێمان بڵێ ئێوە وەکو پەرلەمانتاران و فراکسیۆنەکان چۆن گەیشتنە ئەو ڕێکەوتنی ئەمڕۆ دانیشتنی پەرلەمانی کوردستان ئەنجام بدەن. بەڵێ بەیانیتان باش و بەیانی بینەرانی کورسات باش. بەڵێ ئێمە لە ماوەی ڕابردووە چەند مانگێکە دانیشتەکانی پەرلەمان ئەنجام نەدراوە بەس دەنگ ئەداتەوە دەنگەکە لای من بێزەحمەت. هۆکاری ئەوەی کە دانیشتەکان ڕووی نەداوە هەر شتێک بن ئێمە پێمان خۆش نوێکو فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان کە دانیشتەکانی پەرلەمان ئەنجام نەدراوە و لەم ماوەیە ئەوەندە بەبێ دانیشتن کات تێپەڕیوە. ئێمە لە دوای چەندین کۆبوونەوە لەگەڵ لە نێوان سەرۆکی فراکسیۆنەکان و سەرۆکایەتی پەرلەمان و هەروەها ئەو هەوڵانەی کە لە دەروی پەرلەمانیش هەبوون بۆ ئاکتیڤ بوونەوە دەستپێکردنەوەی دانیشتەکانی پەرلەمان. ئەوەی کە ئێستا لە ئارادایە ئەوەیە کە دانیشتەکانی پەرلەمان تایبەت دەبێت بەو بابەتانەی کە پەیوەندی ڕاستە خۆیان بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە هەیە هەروەها کارکردن لەسەر ئەو پرۆژە پێشنیارە یاسایانەی کە لەناو پەرلەمانە هەن. بێگومانەوەی ئەو دانیشتنی ئەمڕۆ یەکێک لە تەوەرەکانی کە تەوەرەکی زۆر گرنگە خستنە ڕووی چەند یاداشتێکی ئەندامانی پەرلەمانە کە پێشکەشیان کردووە بە ئامادەبوونی وەزیری تایبەتمەند بۆ پرسەکە کەویش وەزیری تەندروستیە. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە ئەو یاداشتانە داواکاری چیان هەبووە و ڕوونکردنەوەکانیان چی دەبێ وەزارەتەکان بۆ پەرلەمانی کوردستان. هەروەها خوێندنەوەی یەکەم بۆ چەند یاسایەک دەکرێت و خوێندنەوەی دوم بۆ چەند یاسایەکی تریش دەکرێت. باشە وەزیری تەندروستی دێتە پەرلەمان؟ چەند یاسایەکیش هەیە. بەڵێ. وەزیری تەندروستی دێتە پەرلەمان؟ بەڵێ. کەواتە ئێوە ئەتانێت چی لە وەزیری تەندروستی بپرسن؟ ئەمە پرساندن نییە، ئەمە گفتوگۆکردنە کاتێک ئێمە توانین پرسیار بکەین کە پرساندن بێ بەڵکو ئەمە گفتوگۆکردنە لەسەر چەند یاداشتێک کە ئەندامانی بەڕێزی پەرلەمان پێشوەخت ئاڕاستەی سەرۆکایەتی پەرلەمانیان کردبوو کە تەوەری کراوە هەبێت و وەزیری تایبەتمەند بێنە ناو پەرلەمان. خۆتان نەزانن ماوەیەکی زۆر بوو وەزیرەکان نەدەهاتنە پەرلەمان یاخود نەدەهاتن بۆ گفتوگۆکردن لەگەڵیاندا، بەڵام لە دوای ئەو هەموو دانیشتنە توانراکەوە ئەو بەو شێوەیە کار بکرێت کە وەزیرەکانیش ڕۆ لە پەرلەمان بکەنەوە بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆکان لەگەڵیاندا و خستنە ڕووی ئەو یاداشتانەی کە ئاراستی سەرۆکایەتی پەرلەمان کراون لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە. باشە یاداشتەکەی پەرلەمانی کوردستان و ئەندامانی پەرلەمانی کوردستان بۆ وەزیری تەندروستی چی بووە؟ چ خاڵێکی لەخۆ گرتووە؟ بەڵێ یاداشتەکان تایبەتن بە دەرمانی بێکوالێتی نەخۆشخانە ئەهلیەکان لە هەرێمی کوردستانە بەگشتی و ئەو کێشە و گیرروگرفتانەی کە کەرتی تەندروستی هەیەی بەگشتی، بەڵام ئەوە بەتانی باسم کرد تەوەری سەرەکین. باشە شادی خان بۆ پەرلەمانی کوردستان خۆتە زانی ماوەیە کە کۆمەڵێک پرسی گرنگ هەیە جگەل لەو پرسانی کە باست کرد کە لە هەرێمی کوردستانە لە نێوان تەنانەت بۆ بە پرسی نێوان لایەنە سیاسیەکانیش ئانیش گفتوگۆ و بڵێن ئەیانەوێت دانوستانی لەسەر بکەن، بەڵام ماوەیە کە پەرلەمانی کوردستان خۆتە زانی کە دانیشتەکانی ئەنجام نەداوە. ئێستا پەرلەمانی کوردستان دەیەوێت لەسەر ئەو پرسە گرنگانە جارێکی تر قسە بکاتەوە، مەسەلەن بۆ نمونە یاسای هەڵبژاردنەکان. بەڵێ ئەو پرسانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە هەم لە ئیتیفاقی ئەستراتیجی نێوان
یەکێتی و پارتی هەم لە اتفاقی پێکهێنانی کابینەی حکومی هەم لە اتفاقی نێوان گۆڕان و پارتی باس لەوە کراوە کە ئەم پرسانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە بە سازان و لێک تێگەیشتن لە نێوان لایەنەکاندا پێشەوی بێنە پەرلەمان کاری لەسەر بکرێت. بۆیە ناکرێت ئێمە ئێستا بەبێ بوونی هیچ ڕێککەوتنێک لە نێوان لایەنە سیاسیەکاندا بێگومانەوەی کە باسم کرد تەنیا ئەو لایەنانە نین، لایەنەکانی تریش دەبێت کە ئێمە دەڵێن بە سازان و ئیتیفاقیات بێ دەبێت هەموو لایەنەکان تێیدا بەشدار بن. بەبێ ئەوەی کە ئەو ئیتیفاقیانە بوونیان هەبێ لەسەر ئەو پرۆژە و پێشنیارە یاسایانە یاخود ئەو پرسانەی ڕەهەندی نیشتیمانیان هەیە ناکرێ بێنە ناو پەرلەمانەوە. چونکە کاتی دێنە ناو پەرلەمانەوە ڕەنگە کات نبێت ئەوەندە کاری لەسەر بکرێ و فریای ئەو تەوافقە سیاسیە گەورەیە بکەوێن کە لە نێوان هەموو لایەنەکاندا بکرێت. بۆیە پێویستە لە دەروی پەرلەمان ئەو ئیتیفاقیاتانە هەبێ تاوەکو بێتە ناو پەرلەمان و باشترین شێوە لە پەرلەمانەوە کارەکانی تێبپەڕێ. باشە. کۆنگرێکی ڕۆژنامەوانیتان کرد و ئێمە پێشتر لە هەواڵەکان ناو کۆنگرە ڕۆژنامەوانی ڕۆیشت بەڕێز زیاد جەبار قسەی کرد و باسی لە بڵێن هەمواری یاسای هەڵبژاردنەکان کرد. فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان دەیەوێت چۆن لە دوای دەستپێکردنەوەی کاری پەرلەمان کار لەسەر ئەمە بکە. وەک باسم کرد ئەم یاسایەکە ڕەهەندی نیشتیمانی هەیە و ئێمە پێویستمان بەوەیە کە هەمواری بکەینەوە. ئەومان لە یاد نەچێت کە ئەم یاسایە تاکوێ کاریگەری لەسەر باڵانسی هێز دەبێت لە ناو هەرێمی کوردستانە. طبعاً یاساکە گرنگی خۆی هەیە بۆ هەر یەک لە لایەنە سیاسیەکان، بۆ هەر هەمووشیان بەبێ جیاوازی گرنگی هەیە و بەڵام ڕێژەکەی جیاوازە. ئەوەی کە ئێمە لە بەرچاومان ڕوونە ئەوەیە کە هەرێمی کوردستان پێویستە لە یەک بازنەیەوە ئەم بکرێتە فرەبازنەی و بەپێی پارێزگاکان یاخود ئێمە هێشتا نەگەیشتونێتە سەر ئەو خاڵی کە ئیتفاقێتەکان چۆنیە بێ و هەرێمی کوردستان چەند بازنەی بێ. بەڵام ئێمە بەرچاومان ڕوونە لەوەی بە تەجروبە بۆمان دەرکەوتووە کە ناکرێت یەک بازنەی بتوانێت باڵانسی هێز لە نێوان ناوچەکاندا بپارێزێ. ناکرێت دەنگدەری یەکێک لە پارێزگاکان کاریگەری لەسەر کورسی پارێزگاکانی دیکە هەبێ. ئێمە لە خولەکانی ڕابردوو بە هەمووی بەگشتی بینیومانەکە ئەم باڵانسی هێزە ناتوانرێ بپارێزرێ. مەسەلەن پارێزگایەکی وەکو هەڵەبجە چەند نوێنەری هەیە لە پەرلەمانی کوردستانە و پارێزگایەکی وەکو سلێمانی چەند نوێنەری هەیە و هەولێر بە هەمان شێوە دووهۆک بە هەمان شێوە. و کارێکی تر کە زۆر گرنگە لە فرەبازنەی یا بەرپرسیارەتی ئەندامانی پەرلەمانە بەرامبەر ناوچەیەکی دیاریکراو. کاتێک کە تۆ نوێنەرایەتی ناوچەیەکی دیاریکراو دەکەیت وەکو یەکێک لە پارێزگاکان تۆ دەزانی لە کام ئیتارا کار دەکەی یاخود ئیتارەکەت دەرەقەتی دی توانی کاری لەسەر بکەیت، توانی بە دوواداچوونەکانت چڕ بکەیتەوە. بەڵام کاتی ئەندامی پەرلەمان نوێنەرایەتی لە پێنجۆنە نوێنەرایەتیەکە تا خانەقین و تاوکو و زاخۆ ئەمە بەڕاستی ناوچەیەکی زۆر بەرفراوانە و ڕەنگە ئەندامانی پەرلەمان نەتوانن بە تەواوەتی بە کارەکان و واجباتی خۆیان هەڵبستن. بۆیە گرنگە کە بازنانە بکرێتەوە بە بازنەی بچووکتر و لە یەک بازنەیەوە بکرێتە فرەبازنەی تا ئەندامانی پەرلەمان بتوانن بە واجبات و کاری خۆیان بە تەواوەتی هەڵبستن. لەلایەکی ترەوە هەرێمی کوردستان وەک بەشێک لە حکوومەتی ناوەند وەک بەشێک لە عێراقی فیدرال لە دوایین انتخاباتی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا یەکێتی ئەوروپا کە لێرە بوو بۆ چاودێری هەڵبژاردنەکان کۆمەڵێک ڕاستپاردەی هەبوو دوای تەواوبوونی هەڵبژاردنەکان. بەشێک لەم ڕاستپاردانە تایبەتە بە هەرێمی کوردستان و لە یەکێک لە ڕاستپاردەکاندا داوای ئەوە دەکا کە هەرێمی کوردستان چیتر بە یەک بازنەی انتخابات نەکا چونکە ئەمە سەر لە شێواویەک لە لای دەنگدەر دروست دەکا. کاتێک کە ئەم دەنگدانە بە سیستمێک دەنگەدات و دەنگدانی داهاتوو بە سیستمێکی تر دەنگ دەدات بۆ هەرێم بە شێوازێکە و بۆ عێراق بە شێوازێکی ترە. واتە ئەمە ڕاستپاردەی لایەنە نێودەوڵەتیەکانیشە کە هەرێمی کوردستان چیتر بە یەک بازنەیی دەنگ نەدات و فرەبازنەیی بێ. شادی خان ئەم پرسە خۆتە زانی پرسێکە چەند ئەوەی کە خۆت ئاماژەت پێکرد پرسێکی سیاسی و بێ لایەنە سیاسەکان لە نێوان خۆیان ڕێکەوتنی لەسەر بکەن لەگەڵ ئەو شاپرسێکە تایبەتمەندە بە ئێوە ینی بە پەرلەمانی کوردستان چونکە هەڵبژاردنەکە بۆ پەرلەمانی کوردستانە کاتماوە بۆ ئەوەی کە ئەم ئیشانە بکرێ یعنی بۆ کاتی هەڵبژاردنەکە. بەڵێ
ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کاتێ لەگەڵ ئەوانین کە هەڵبژاردنەکان دوابخرێ و پێمان وایە کە دەبێت لە کاتی خۆیان هەموو 4 ساڵ جارێک و لە کاتی تهدیدکراوی خۆیدا هەڵبژاردنەکان ڕووبدا و ئەنجام بدرێ. بەڵام ئەوەی کە هەیە ئێستا ئێمە ئایا کاتماوە بۆ هەمواری یاساکە؟ بەڵێ کات هەیە و بەڵێ فریادەکەوین ئەگەر ئیتفاقات و سازانی لە نێوان لایەنەکان کاتی زۆر بەسەردا تێنەپەڕێ بەڵێ بێگومان کات هەیە و دەتوانین هەمواریشی بکەینەوە و دەتوانین وژە خێنە بواری جێبەجێکردنەوە و بە زووترین کاتیش و لە کاتی خۆشیان انتخابات ئەنجام بدرێ. بەڵێ شادی خان بابەتێکی تر کە زۆر گرنگە چکە ئێستا پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە تا ڕادێک ماوەیەک گرژی تێکەوت لە نێوان لایەنە سیاسەکان. ئەوژە ئەو پرسەیە کە لە بەغدا تا چەند ئەو لایەنە سیاسیانە ڕێکەوتنیان هەیە لەسەرەوەی کە بتوانن لە پەرلەمان بە یەک دەنگی بچنە ئەوێ. ینی هەرچەند ئەم پرسە پەیوەستە بە بەغداوە، بەڵام تا چەند گرنگە لە پەرلەمانی کوردستان لێوە ئەو کۆدەنجە دروست کرێەوە فشارێک بۆ لایەنە سیاسەکان بهێندێ بۆی کە بتوانن لەوێ یەک دەنگ بن. بەڵێ ئێمە ناتوانین بیر لە یەکێک لە پرسە سیاسیەکان بکەینەوە بێ ئەوەی بیر لە پرسە سیاسەکەی دیکە نەکەینەوە. پێکهێنانی حکوومەتی عراقی و اتفاقاتی نێوان لایەنەکان و ئەو گرژەیە کە هەبووە یان نەبوونی اتفاقات کاریگەری گەورەی هەبووە لەسەر وجود و لەسەر کارەکانی فراکسیۆنە کوردیەکان لە بەغداد یاخود فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغداد. ئەمە زۆر گرنگە کە لایەنە سیاسەکان بە تەواوەتی بەرچاویان لەسەر ئەوە ڕوون بێ کە هەموو ئەو گرژ و ئاڵۆزیانێک کە ئێمە لە ناو هەرێم هەمانە ڕنگدانەوەیەکی گەورەی دەبێت لەسەر عێراق و بێگومان یەکدەنگیمان لێرەش لە عێراق دەتوانێت کاری گەورەترمان بۆ ئەنجام بدا و بە باشترین شێوە ئەو پرسانەی پەیوەندیان بە ژیان و گوزەران و داهاتووی ناوچە کوردستانیەکانەوە هەیە کاری لەسەر بکرێ. باشە. ئێوە ئەتانەوێ لە پەرلەمانی کوردستان جگەل لەوەی کە کۆمەڵێک پرسی گرنگ هەیە ئێستا ئەمڕۆ وەکو خۆ دوتێج کۆمەڵێک بابەتی گرنگ هەیە کە لەوێ تاوتویەکەن ئەتانەوێ بۆ دانیشتەکانی تری پەرلەمانی کوردستان بە تایبەتی فراکسیۆنی یەکێتی ئەتانێ ئەو پرسانە کامانە بن کە گرنگن بەلای هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە کە ئێوە باسی بکەن لەوێ چونکە بەڕاستی ئەگەر لە پەرلەمانەوە باز نەکرێ ئەنی شوێنێکی تر نییە کە خواستی هاوڵاتی لێ بخرێتە ڕوو. ئەمە ڕاستە و هەموو ئەو پرسانەی کە لە بەرژەوەندی ژیانی هاوڵاتیان و گوزەرانی هاوڵاتیانە لە ئەولەویاتی کاری فراکسیۆنی ئێمەیە و بۆ ئەم بابەتەش دەیان یاداشت ئامادە کراوە و ئاڕاستەی سەرۆکایەتی پەرلەمان کراوە لەم ماوەی ڕابردوودا و هەروەها لەو کاتانێک کە دانیشتنیش هەبوو و یاداشتەکان پێشکەش کراوە بەڵام وەزیرە تایبەتمەندەکان ئامادە نەبوون بێنە پەرلەمانی کوردستان ئەو یاداشتانەش بۆ ئێستا ماونەتەوە بۆیە دەستەی سەرۆکایەتی کاری لەسەرەوە کردووە کە تەسنیفیان کات و یاداشت بە یاداشت یاخود چەند یاداشتێک کە زۆر لێکەوە نزیکن بابەتەکانیان دانیشتن دوای دانیشتن بخێنە بەردامەی کارەوە و کاریان لەسەر بکرێ و وەزیرە بەڕێزەکان بێن لە پەرلەمانەوە گفتوگۆی بابەتەکان بکەین و بتوانین ڕێگە چارە بۆ ئەو کێشانە بدۆزینەوە کە یاداشتەکانی لەسەر ئاراستەکراوە. لەلایەکی ترەوە کارکردن لەسەر یاساکان بەڕاستی ئەمان یەکێکە لە کارە ئەولویاتی کاری پەرلەمانیە یەکێکە لە کارە سەرەکیەکانمان ئێمە بەردەوام دەبین لەسەر کارکردن لەسەر ئەو پێشنیاز و پرۆژە یاسایانەی کە ئاڕاستی پەرلەمان کراون کە ئەگەر خوێندنەوەی یەکەمیان بۆ بکرێت یاخود خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە و راپۆرتەکانیان ئامادەیە بۆ خوێندنەوەی دوو هەموو دەرچوونی یاساکە. ئەمە بەڕاستی زۆر گرنگن کە کاریان لەسەر بکرێ و بەردەوام بین ئێمە لەسەر ئەم کارکردانە لەسەر تەوەرە جیاوازەکان لە پەرلەمانی کوردستانەوە. زۆر سپاس بۆ شادی نەوزات کە بەڕێزیان ئەندامی پەرلەمانی کوردستانە کامڕۆ لە چوارچەوەی بەرنامەی بانی کورسات نیوسە لەگەڵمانە بووی بۆی کە بەرچاوڕوونی بدەینە هاوڵاتیان سەبارەت بە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان.